بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام جوانترین سڵاوتان لێبێت. بەڕێزان لە بەرنامەیەندازەی ئەم جارەماندا باسێک لە دیزاینکردنی ڕێگەوبانەکانەکەین و گرنگترین ئەو هەڵە باوانەی کە لە ڕێگەوبانەکاندا دەکرێت. پێویستە چی بکرێت بۆ ئەوەی ڕێگەوبانەکان جوان و پاک بمێنێتەوە و پارێزراو بێت. ئێمە ئەمڕۆ هەوڵە دەین زۆرترین زانیاری دەربارەی ئەم بابەتە بۆی خۆشەویست باس بکەین و ڕوونی بکەینەوە. چەند ساتێک بینەرمان بن. من حەزەکەم سەرەتا بەو پرسیارە بچینە ناو بەرنامەکە بزانین ماستەر پلان چییە؟ ئەگەر پێناسەیەکی وشەی ماستەر پلان کەین بۆ ڕێگەوبانەکان، پێناسەی تۆ بۆ ئەو وشەیە چییە؟ ماستەر پلان بە کوردی پێڵێن نەخشەی بنەڕەت و بە عەرەبی پێڵێن تەسمیم الئەساسی. هەموو شارێک لە وڵاتی خۆمانە تۆزێت تازەیە لەوانەیە 7-8 ساڵێک بووە لە وڵاتانی کە زیاتر خەریتەیەکی بووەکەن هەموو بڕکە سەرەکیەکان و وردەکاریەکانی ئەو شارە لەناو ئەو خەریتەیە هەیە و لە وڵاتانی کەش وڵاتانی وە نەخشەی وڵاتیشەیە پێڵێن نەخشەی ئەقلیمی یا نەخشەی هەرێمایەتی. مەسەڵەن ناوچەکان ناوچەیە بووە زەراعەت بێ، ناوچەیە بووە ئاژاڵداری بێ، ناوچەیە بۆ پیشەسازی، ناوچەیەک بۆ پێی مەواردی سروشتی ئەو ناوچەیە. وڵاتەکەش تەسمیمی ئەساسی هەیە یا بڵین ماستەر پلانی هەیە. اینجا شارەکانیش تۆ ئێستا ئەوەی بەسە زیاتر شارەکان لە شارەکانە تۆ کە نەخشەیەکی بنەڕەتیەکەی لا ئێمە بەداخەوە تا ئێستا نەخشەی بنەڕەتی دوو مەودای هەیە، بەس پانی و درێژی. نەخشەی مەودای بەرزی ڕەچاو نەکراوە. لەبەرەوە ئەو نەخشەی بنەڕەتیانەی کە ئەکرێن شتێکی باشن، بەڵام عیبرەت لەوەیە چۆن جێبەجێکرێ، چۆن مراعاتی بەرزی و نزمەکان ئەکرێ. فەئەمە پێڵێن نەخشەش بنەڕەت یا وەکتۆڵی ماستەر پلان کە زۆر جاریش پێڵێن دەستوری شار نابێ لەیلا بدەیت، ئەبێ هەمووی جێبەجێ بکەیت. لەیلادەی شارەکە ناڕێک دەرەچێت. زۆر باشە. من ئەمە ورد بینەوە لەسەر ماستەر پلان بزانین ماستەر پلان کێ کێشە، ئیشی کێ وە کێ لایەنی جێبەجێکارە لەم بەشەیە؟ وڵا تا ئێستا لە عێراق و لە کوردستان ماستەر پلان وەزارەتی شارەوانی بەرپرسەلی و وەزارەتی شارەوەی دایرەیەکی پێڵێن دایرەی تەخطیتی عمرانی و لە شارەکانیش لە کوردستان فەرعی هەیە. فتەخطیتی عمرانیەکە مەسئولە لە بەشی جێبەجێکردنی وەزارەتی شارەوانیش بە هەموو ئەو دایرانەی کە هیانە وە کۆمەڵێ خەڵکی پسپۆر و هەندێک جار شەریکاتی پسپۆریانەکەین. بۆ ئێمە بەرنامەی ڕۆمان لەسەر ڕێگەوبانە. کێ ماستەر پلانی ڕێگەوبانەکان ئەکێشێت؟ یعنی مەبەستمەوەی چ بوارێکی ئەندازیاری؟ وڵای ئەوە بزانم لە شارەوانیەکان هین هەیە، بەشی ڕێگاوبان هەیە، بەشی بینەسازیان هەیە. ئەگەر ڕێگاوبان بڵین جادەکانی ناوشار، کۆڵانەکانی ناوشار و جادەکانی دەرەوەی شاش وەزارەتی ئاوادانکردنەوە لێرە بڵێن و لە عێراقش وەزارەتی ئیسکان و تاعمیر مەسئولی ڕێگاوبانی دەرەوەی شارە. ناو شار ئایدی شارەوانیەکانە. ئەبێنێتەوە سەر دیزاینکردنی ناحەی معماری، ناحەی ئینشایی، ئەوە شارەوانەکان هەر مەسئولە لێرە ناو شارەکان.
سەبارەت بە دیزاینکردنی هەج ڕێگاوبانێک کە ئەگەر لە شارا بێ ئەگەر یا لە دەرەوەی شار بێ یا لە هەر بۆ گوندێک بێ پێیوەستە بە ڤۆلیۆم ترافیکەوە واتە ژمارە ئەو ئۆتۆمبیلانەی کەوا ئەو شەقامە ئەو جادەیە بەکارێنن ئەو پردە بەکارێنن بەنسبەت بە هەندێک شوێن لە ناو گەڕەکەکانە لەبەرەوەی هاتوچۆی ئۆتۆمبیل تەنها هەر ئۆتۆمبیلانەیە کە خاوەنی ماڵەکان هەیەە واتە بەس هاوڵاتیانی ئەو گەڕەکەی ئەو کۆڵانە بەکارێنن لەبەرەوە مصمم دیزاینەر کە بڕیار ئەیە بۆ چینەکانی ئەو ڕێگایە بڕیارەیە کە یەک چین بێ ئەوش بریتە لە چینی ستابلایزەر چینی ستابلایزەر 10 سانتیمە خۆڕاگیری هەیە قووەتی تەحملی هەیە بەرامبەر بۆ ئۆتۆمبیلانێکەوە بەسەریا ئەڕۆن لە کۆڵانێکە بەڵام ئەگەر شوێنێکی وەکو ئێرە پردی کۆبانی یاخود بە تەواوی بلواری مەلیک مەحموودە تێپەڕن ئەمە ڤۆلیۆمێکی یەکجار زۆرە ئۆتۆمبیلێکی یەکجار زۆرە و بارەکانیان جۆرە و جۆرە یعنی هەر ئۆتۆمبیلی شخصی هاوڵاتیان نییە کە لۆدێکی کەمیە بێ تەنانەت ئێستا من ئەم گەڵابەیە کە بۆم هاتووە 30 تەنە کەواتە ئەم قیرە ئەبێ دوو چین بێ دیزاینەر بڕیارەیە لەبەرەوەی ئەم شەقامی کە بەکارێت بار هەڵگری تایە لە 30 تەن و 40 تەن و 60 تەن بار ئەکا ئەبێ ئەو قیرە هیچ تێک نەچێ لەوەرەوە دیزاینەر لێرە بڕیاری یاوە کەوا ئەبێ دوو چین بێ چینی ستابلایزەر کە ئەسووریەکەی 10 سانتیمە و چینی بایندەر کە ئێستا لە دەستی ڕاستمایە و ئێستا ئەمڕۆ فەرشی یەکەین ئەوە چینی بایندەرە لەسەر ستابلایزەرەکە کە بایندەر بریتە لە 6 سانتیم و ئەگەر شوێنەکە ترافیکێکی یەکجار زۆریە بوو بەنسبەت ڕێگانی و دەوڵەتەکانی بینی عێراق و سووریا عێراق و تورکیا عێراق و کوێت عێراق و ئێران ئەوانە ژمارەیەکی یەکجار زۆر و بارێکی یەکجار زۆریان پێەیە چونکە علاقاتی دووەلی بینی ئەو دوو وڵاتە شت گواستنەوە کرێ لەبەرەوە دیزاینەر لەیا بڕیارەیە کە هەر سێ چینەکە جێبەجێ بکرێ کە ئەوش بریتە لە جینی ستابلایزەر چینی ستابلایزەر و چینی بایندەر کە وەکووتماندا بە 6 و چینی سەرفەیس کە ئەسووریەکەی بریتە لە 4 سانتیمەتر ئەمەی کەوا ئێستا لێرە ئەیبینن ئێمە دوو چینمان هەیە و بەم دوو چینە ئەوەی کە جێبەجێ کراوە تا ئێستا لەخوا بەزیابێ هیچ کێشەیەکمان لە قیری ستابلایزەر و بایندەرە دروست نەبووە چونکە بەڕاستی ئەو دوو چینە تەواو تەحملی ئەو لۆداکە کەوا ئەم ترافیکەی لەسرە بە هەموو جۆرە ئۆتۆمبیلەکان و ماشێنەکان و بار هەڵگرەکانەوە. کاک طیب ئێمە باسی ماستەر پلانمان کردی ڕێگەوبانەکان ئەمە بزانین چەند جۆر ڕێگەوبانمان هەیە. وڵای ڕێگاوبان وتم ناوشار کە پێ ئەڵێن شەقام و ڕێگاوبانی دەرەوەش ئیتر ڕێگاوبانەکان بە پێی مهمەی ئەو ڕێگاوبانی ئاسایی ئەوەی کە هەیە ئێستا لە بینی شارەکانی خۆمانە و ڕێگاوبانی سەریعیش هەیە ئەوەی لا بەسراوە ئەچێ بۆ سەر حدودی سووریاویەتە بەغداوەوانە لە ناو شارەکانیش تۆ کۆڵان هەیە 10 مەتری 12 مەتری تا حەدی 15 مەتری لەوە تاکە بۆ 20 مەتریە بێتە شەقام و بێتە 30 مەتریە بێتە شەقام 40 مەتری و 6 مەتریشمانەیە هەرە بێتە شەقام. ئێستا لە هەندێک محاولە هەیە 100 مەتری نام 120 مەتری من نازام ئەوانە بۆ گەورەیەکەنەوە جارێ ئێمە پێویستمان بۆیە شەقامی 100 مەتری و دوای مەقتەعی عەرەزی ئەو شەقامانە چۆنە چۆن ئێستا ئێمە لە 6 مەتریەکە و 40 مەتریەکانە نەماتوانیە بۆ هۆی ئەوەی ئێمە تازەین لە دروستکردنی شارە یعنی 40 مەتری و 6 مەتریەکانمان مەزبوط نییە. زۆر باشە لەسەر چ بنەمایەک شەقامێکی 6 مەتری یان 80 مەتری یان 100 مەتری دروست ئەکرێت لەسەر چ بنەمایەک؟ خۆی کاک ئێمە لە هەموو وڵاتێکە قانونێکە پێ لە قانون محددات البناء والإنشاء
لەو قینانە هەموو وردەکاری بینای سەکەنی ئەمارە پانی جادە مەقتای عەرەزی بەرزی درەخت نەوعی درەخت شوێنی عەمودی کارە باخچە لەکوێ بێ هەموو قینی هەیە محدداتی خۆی هەیە مەسەلەن مەعمەل یەک دروست دەکرێت لە دەرەوەی شار چەندێ لە جادەوە دوور بێ بەنزیخانەیەک چەندێ لە جادەوە دوور بێ بەنزیخانە ناو ماڵان نابێ یان نابێ بینایەک لەگەڵ بینایەکترا بەرزیان چەند فەرق بێ مەسەن بینای سەکەنی چەند تابق بێ مەسەلەن من بۆ لەو محەدات بیناوەشە هەندێک شتمان هەیە لە شارەوانەکان مەسەلەن بینای سەکەنی لە هەموو عێراق تا ئێستا قانونەکەی نەگۆڕاوە بینای سەکەنی نابێت لە دوو تابق زیاتر بێ بەڵام مەسەلا ئێمە سێ تابق و چواری شەکەن و ئەوەی من ئاگاشم لێ بێت لە دوای 2003ەوە لە جنوبیش تا ئێستەوە نەگۆڕاوە بەڵام ماوەیەک بەڕێز عەیاد عەلاوی ڕئیس وزەرا بوو ئەو قەرارێکی دەرکرد وتی لەبەر ئەزمەی سەکەن بەس لە شاری بەغا هەموو ماڵێک کە توانێ بیکاتە سێ تابق بەس ئەو قەرارەیەش بەس بۆ شاری بەغا دەری کرد ئەگەنای سەلای ئێمە سێ تابق و چوار تابقەکەن هیچ قانونی قەرارێک نییە فلەبەرەوە ئێمە ئەو قانونەمان نییە بۆ شەسمەیسا کو 5 مەتری نییە بەرجادەی 5 مەتری منە 20 نیشە جادەی 8 مەتری نییە جادەی 90 مەتری نییە بەڵام 400 مەتری دروستەکەن 120 دروستەکەن بۆ منیش وەکو تۆ لەوانەیە وەکو من هەنسێ بەڵام ئایا پێویستەکە ئەوە ئێستا و 6 مەتری ئێمە یا ئەوەی هەولێر ئایا ئەو مەقتەعانە بەکو عەرەبە لە یەفی بالغەرەض ئایا ڕاستە ئەوانە ئێستا جادەی خەدەمی ئەوانە دروستراوە من لەگەڵی نیم چکە جادەی خەدەمی خۆی بە ناوی خۆیەتی جادەی شەقامی خزمەتگوزاری ئەبێ بە هەردوو ئیتیجاهەکە ئیشکا بەس ئێمە بووەتە پارک بەس ئەو پارکانە و جادەکەی تر دەست بووەتەوە دوای ئەوەی کە باسی ئەوەمان کرد کاتێک کە دیزاینەکرێ بۆ شەقامێک جۆری ستابلایزەر و بایندەر و سەرفەیس دیاریەکرێ لە پرۆژەکەی ئێمە بەڕاستی دیزاینەر کە ئەوەی دیاری کردووە کە ئەبێ ستابلایزەر و بایندەر بێ ستابلایزەر 10 سانتیمە بایندەر 6 سانتیمە ئێستا ئێمە حاڵی حاضر خەریکین چینی بایندەر فەرشەکەین کە 6 سانتیمە دوای کوتانەوە بێگومان پێش کوتانەوە ئەبێ 7.5 بێ بۆی ئەو سانتیمونیوەی چێ بۆ کوتانەوە دوایی 6 صافی مەهاتێ و من لە کۆتایی پرۆژەکە کۆڕی لێوەرەگرم ئەو کۆڕە بۆم دەرەکە ئایا 6 سانتیم تێکراوە یاخودنا ئەگەر 6 سانتیم زیاتر بوو هیچ کێشە نییە بەڵام ئەگەر کەمتر بوو ئەوە یاسا و ڕێنمایی هەیە تەعامل لەگەڵ بەڵێندەرەکە کرێ ئایا بە داشکاندنی نرخ یاخود بە چارەسەرکردنی ئێستا ئەوەی کەوا ئێوە بینن لێرە من 10 مەتر پانتاییم هەیە بە 3 کەڕەت چونکە ناتوانم فاریشەکە ناتوانێت هەموو 10 مەترەکە بکاتەوە بە 3 باڵ ئەیکاتەوە بۆی بتوانێت هەرسێکی بەڵام لە هەمان ڕۆژە بۆی کەوا جۆین دروست نەبێ ئەو تایبەتمەندیانەی کەوا لە چینی بایندەرە ئەبێ هەبێ یەکەم ئەبێ ئەو جۆب میکس فۆرمولایە ئەو گیراوەی کە کراوە بۆ ئەم بایندەرە ئەبێ لە چەوی 3 ئینچ 3 ڕوبع بۆ خوارەوە بێ هەتا ژمارە 200 کە پێڵێن ئێمە فیلەر واتە پاودەر بۆ درا بۆ درەیە کە لە بەردی هاڕاو یاخود لە چیمەنتۆ بەکارێت ئەبێ ئەوە بێ ئەوەش بەچی ئەزانین کە 3 ڕوبع بۆ خوارەوەیە لە کاتی ئیستا ئەتوانین پیشانی جەنابتان بین کە ئەتوانین تاسێک لێرە لە دوای فاریشەکەەوە وەرەگرین مستەتیلێک یاخو مڕبعی دیاریەکەن لە ناو قیرەکە 30 سانتیم بە 30 سانتیم و لێی وەرەگرین ئەیبین بۆ مختبەر شیە کاتەوە پێمەڵێ کە بەڵێ وایە ئەگەر وانە بێ ئەویش داشکانی تایە ئەمە سەبارەت بە جۆری قیرەکە کە لە جۆبکس مۆرمولاکە دیاریەکرێ بەنسبەت ئەسووریەکەی وەکوتم 6 سانتیمە بەڵام لە کاتێ فاریشەکە کە فەرشیەکە بریتە لە 7.5 بۆی لە دوایەوەی حادیلەکە حەدلێکە 6 سانتیمم باتێ اینجا ئەوەی کەوا زۆر مهمە و گرنگە لە قیرکردنە پلەی گەرمیە ئەم ئامێرەی کە بەدەست منەوەیە دیجیتەڵیە یابانیە سێرمۆمیتەری پێڵین بە ئینگلیزی واتە پێوەری دیاریکردنی پلەی گەرمە یا پێوەری پلەی گەرمە طبیعی ئەمە بە فارەنهایت هەیەی بە سیلیسیش هەیەی بەڵام ئێمە لەسەر ڕێژەی سەدیە ڕۆین ئەبێ پێویستە لە کاتێک کە لە کارگەوە لە مەعمەل
ئەو قیرایەتە دەرەوە نابێ پلەی گەرمیەکەی لە 180 دەرەجە زیاتر بێ لە 180 زیاتر بێ بە سوتا و لە قەڵەمێرە و ئەبێ فڕێبێرێ کاتێک کە خرێتە گەڵابەکە و گەڵابەکەیەتە لای من ئەبێ لە ناو گەڵابەکە پلەی گەرمیەکەی 160 پلە بێ پلەی سەدی کاتێک کە فەرشێ کاتە ناو فاریشەکە ئەبێ 145 پلەی سەدی بێ ئەبێ من مراقبەی دوای فەرشکردنەکە بکەم نابێ پلەی ئەم قیرە بگاتە ئێستا ئەمە 116 مترە هێشتا عفو 116 پلەیە شێشتا 16 پلەی ماوە کە دابەزێتە خوارەوە پێویستە حادیلە لە سەدا بچێتە سەر و قیرە چونکە ئەگەر نەچێ کۆمپاکشنی تەواو وەرناگرێ واتە کوتانەوەی تەواو وەرناگرێت کە لە حوتنیەوەکە ببێ بە شەشەکە و ئەو کوتانەوەیە دوای دیسانەوە وەکو وتمان کۆڕی لێوەرەگرین لە ناو قیرەکە کۆڕەکە بریتە لە 4 ئینچ 10 سانتیم بە قوڵایی بایندەرەکە لە قیرەکە وەرەگیرێ ئەبرێ بۆ تاقیگە لە تاقیگە ئەستوریەکەشی ئەپێورێ و هەروەها ڕێژەی کوتانەوەکەشی کە لێرە نابێت لە 90 لە 100 کەمتر بێ ئەگەر تا 96 مەقبولە بەڵام دوای 96 دیسانەوە داشکانی تێکەوێ و ئەگەر لە 3 زیاتر بوو 93 ئەوە ناچارە بین ئەو قیرە هەڵتەچێنینەوە و دووبارە قیری نوێی بکەینەوە ئەمە ئەو داواکاریانەیەکەوە لە قیری بایندەر بەڵام ستابلایزەر جیاوازە ئەو لە ئینج فەمادون ئینج بەرەو خوارەوە دەست پێکات تا فیلەر بایندەر 3 ڕوبع بۆ خوارەوە بۆ فیلەر سەرفەیس کە 4 سانتیمە لە نیو ئینجەوە بۆ فیلەر کۆتایی پێ. کاتێک ڕێگەیەک ئەکرێت ئەو پێکەهاتانی کە لە ڕێگەکەیە پێویستە ڕەچاو بکرێت بۆ نمونە قیر بێ یان کۆنکریت بێ بە پێی چ بنەمایەکدا ئەنرێت ئەو پێکهاتانە تۆ ڕێگاوبانی دەرەوەی شار و ناو شارتێک با ڕێگاوبانی دەرەوەی شار باسکەین ڕێگاوبانی دەرەوەی شار تۆ ئەتێ لە بینی مەسەلەن عربەت و دەیەکە ئەتەوێت جادەیە بکەین یەکەم شت ئەبێ بڕۆی مەسحی ئەو عەرزە تەبیعیەکە بکەین مەسحکردنەوە سەنتەرلاینێکی بۆ دانەی بێشمارک و ڕفرەنس شتی بۆ دەرەکەی و دوای ڕۆی لیڤڵێکەی نقطە بە نقطە 25 متر 25 متر یا ئەگەر و بەرزی نزمی زۆر بۆ ئەیکەیتە 12 و بە 12 ئەوە ئەیخەیتە سەر خەریتە و مەقطعێکی عەرەزیش لەو دایرەی معنیارە من مەقطعی عەرەزەکەم ئەوێ مەسەلەن 8 متر بێ قیر بێ 3 متر شۆستە ئەم بەر و ئەو بەر ئەو ترساقی جانبی و تەسریحی جانبی ئۆمانەی هەیە تۆ دوای ئەوەی و مەسحەکەی تەسمیمی ئەو هی خەیتە سەر خەریتە تەسمیمیەکەی پێڵەن گرێت دانێ ئیتر ئەو گرێدە بە پێی داواکاری ئەو جیهایە تۆ خۆت لە تەگەڵ تەبیعەتی ئەرزەکەیە مەسەلەن ئستەندەری عێراقیە گرێت نابێت لە سەتادە زیاتر بێ یعنی لێژایی جادە نابێت لە سەتادە زیاتر بێ عالەمی دوانزەیە عێراقی زۆر باشترە لە سەتادەیە بەڵام ئایا ناوشار لە سەتادە دانەی لۆری بەبارەوە ئەتوانێت ناتوانێت قورسە ئەتوانێت بەس قورسە شوێن بەفرە بارێ ناوشار ئەوە نابێت تۆ کەکەڵی سەتادە دانێم بۆ جادەیەکە سیارەکە بە سەری ئەڕۆڵانسی خۆی وەرگرە دەرەچێت و ئەو گرێدە زۆرانەش نۆیە دەیە هەشتا مەسافەی خۆیە مەسەن نابێت لە 500 متر زیاتر بێت نابێت لە 600 متر زیاتر بێ بە پێی تەبیعەتی ئەرزەکە ئەوە ناحی تەسمیمەکەی ئەمێنێتەوە اینجا تۆ ئەوەت کرد دەی ئەو مەساحەیکە دادناوە ئەو سەنتەرلاینی دادناوە پاکیەکەیتەوە لا دار و درەخت بێ گژ و جا بێ خۆڵە سوتاوەکەی بێ ئەوانە لا بەیگەینتە سەر ئەرزی ساغ و دەستەکەی بە تێکردنەی خۆڵ بڕین و تێکردن ئەو بڕینە هەبێتەوە شوێنانی پێویستی بە پڕکردنەوەیە و دوای ئەوە تێکەڵی تێەکەی بەپێی ئەو فحوساتانی کە بۆ یەکەی تێغڵەکە چەندێ بێ 20 30 چلە ئەو تەبەقاتانە لە مختبەر تهدید دەکرێت و دوایەوە بپرسم ئایا ڕێگەوبانەکانی دەرەوەی شار زۆربەی جار قیرە بۆچی کۆنکرێت بەکار ناهێن کۆنکرێت ڕقە و دوای قیر هینی تایە خۆی پێڵێن فلێکسبل پەیڤمنت یعنی نەرم یعنی قیرتاوی نەرم قیر تەمەد و تەقەڵوسەکە لەگەڵ دەرها کۆنکریت ئەتەقەیە بە سەرماوگەرما قیریش ئەتەقە سەرماوگەرما ئێمە زۆر منتەقەیە لە هەندێک شوێنە ئەکسپانشن جوینتم بینیوە ئەو ئەکسپانشن جوینتە بۆ تەمەدود و تەقەڵوس بۆ چسترەکان لەسەر قیرە زۆرتری ماوەکەێنێتەوە نەتەقە قیر مرونەتی شتیایە یعنی هینە کات نەرمە بۆ تایەش بەس کۆنکریت ڕقە کۆنکریت
لە هاوینە زۆر گەرمە بێ و لە زستانشە زۆر سەر دەبێ قیر ئیسیعابێکە کۆنکریت قینێکاتەوەمان لەبەرەوە ئەوەی کە کراوە جادەکە زۆر لێژە فاریشە ناتوانێ فاریشەی قیر دابەزێ یا سەرکەوێ لەبەرەوەی کەنە کۆنکریت بەڵام لە کۆڵان و جادەی ناوشارە بەتابەت لە کۆڵانەکان کە ئێستاکەن من لەگەڵی نیم ئەوە غەڵەتی ئەوەیە کە تەسمیمی ئەساسی ماستەر پلانت دانا کە جێبەجێت کرد ئەبێ یەکەم جار تۆ منسوبی جادە و کۆڵانەکان ساخکەیتەوە بە شۆڤڵ بە بولدۆزە لێ دەیگرێتە لێدەی ئێستش کۆڵانی هەیە نەک لە سەتادا لە 120 لە 130 لە 145 شێ لە پلەمانە کە جاری وایە پشیلەش بە زەحمەت سەرەکەوێ پێیا دابەزێ ئەوە لەبەرەوە کۆنکریتێکن خەتەریشە بەفر ئەبارەیە خلیسترە لە قیر ئەوە نەتیجەی لای ئێمە ئەغڵاتەکان زۆرە ناحەی دروستکردنی شار یەکی لەوانە ئەوەیە لە هەموو عالەما جادەکانەکەن کۆڵانەکانەکەن قیرتاوێکن مەجاریت بۆ دانێن کێبڵی بۆ دانێن عمودی و ئینجاڵێن وەرە خانۆکە بکە ئێماڵێن هەموو خەڵک خانۆکە دوایی دێن کۆڵانەکەی بۆ چاکرد مەجای لەبەرەوە غەڵەت دەرێچێ کاک طيب حەز دەکەم بینە سەر خاڵێکی زۆر گرنگ ئەویش ئەو هەڵە باوانە و ئەو هەڵانەی کە لە ڕێگەوبانەکانە ئەکرێت حەز دەکەم باسێک لە کۆمەڵێک لەو هەڵانە بکەین وەک گوتم هەموو مشەیەکی هەندەسی و ڕاگاوبانی هەروە هەموو شەیەکی هەندەسیە دوو تەسمیمەیە تەسمیمێکی معماری و تەسمیمێکی ئینشایی تەسمیمی معماری ڕێگاوبان لە تەحدیدکردنی سەنتەر لاین و قەوسە ئوفقەکانە و قەوسە عەمودیەکانە و مەقطەی عەرەزی جادەکەیە ساقی جانبیە تەسریحی جانبیە ئەمانە کۆمەڵێ محەددات و مواسەفاتی خۆی هەیە هەمووی سەندەری عێراقیمان هەیە لەسەر سەندەری عێراقی شتیماتی کرێ سەر سەندەری عالەمیەکان هەندێک جار جێبەجێ کرێ و هەندێک جار جێبەجێ ناکرێ مەسەڵەن ئێستا تۆ ڕێگای ئەزمەر ڕێگا کۆنەکە نەفەقەکە نا ئەو ڕێگای هیچ تەسمیمێکی نییە شاخەکەیان بڕیوە و ئەنێ خۆڵەکەیان کوتاوەتەوە ئەنێ تێکەڵیان تێک کوتایەتەوە قیریان کردەوە و تۆ بینێ جا ئەو ڕێگانە هیلاک دەکا و دوو مستەمر سیانەیەوێ هاوین زستان بەهار پای سیانەیەوێ فەوە مەساریفی زۆرە و ئەرکی زۆرە و هەڵەکان چاک ناکرێ بۆت حتا بە تەوجیهاتی ئیشاراتی مروریەوانش تۆزێک هینە چکەن بە پێی سەندەرە عالەمیەکە نەڕۆیشتووە تەسمیمێکی تروتمان تەسمیم ئینشائیە ناحەی نەوعەتی ئەو خۆڵی کەش لە شێرەوەی ئایا ئەو منطقەی تۆ جادەی لێکەی خۆڵەکەی باشە یا خراپە ئەگەر نەبێ بێ خۆڵی بۆ بێنی کە ئەوە زەحمەتە بە بڕین و پڕکردنەوە تۆ موازنەیەکەی ئەو جادەیە تەختەکەیتەوە اونجا ئەو نەوعەتی تێکەڵەکە تەدەڕوجی تێکەڵەکە نسبەی خۆڵ لە تێکەڵەکەیە نابێ نسبەی زۆر بێ وابزانام لە بینی 5 بۆ 15 ئێستا بەپێی مواسەفاتی مختبەری اینجا قیرەکە تۆ قیرتا و سێ طبقەیە طبقەی 1 و 2 سێ ستابلایزەر و بایندەر و سورفەیسی پێڵێن لای ئێمە شتێکی باوەکە 10 سانتیم ستابلایزەرە 8 سانتیم بایندەرە 5 سانتیم سورفەیسەوە نا سورفەیس کەمەکرێ لای ئێمە ئەو قیرە کۆمەڵێ فاکتەر تەئسیری تێکە یەکی لەوان تەدەڕوجی چەولمەکەی و نسبەتی پاودەرەکەی و جۆری پاودەرەکە و نسبەتی قیرەکە و تێکەڵکردنەکەی لە خەباتەکە اینجا چەولمی لای ئەمایکی پاک نییە هیچ تەدەڕوجی تەواو نییە خۆڵی تایە قوڕی تایە چلکەی تایە لەبەرەوە ئێمە ناتوانین بڵێن وەڵای مواسەفاتمان بە تەواوی لەم جادەیە جێ کردووە
وەزعی وەک گوتم عێراق و کوردستانش لە دوای ساڵ هێشتاوە تێک چووە ژینا مهندس هەمووان نازانێ بەڵام زروفەکە ئەوە نییە بڕێ من واسەفەکە پەلە پەلە زوفە گۆڕەیە حیسارە شەڕە تەقەیە ئەمانە تەسیل لە جێبەجێکردنی ئیشەکانە کا بەڕێکوبێکی ئەگینا مواسەفەکە کاتەیە و پارە هەبێ و مەجال بدەن بۆ مهندس بەڕێکوبێکی جێبەجێەکە هەندێک ڕێگەمان هەیە کاک طیب زۆر یعنی کە بۆ ماوەی 10 ساڵیش بەسەریا تێپەڕێ کە ئەیبینی ینی هەستەکەی ئەم ڕێگەیە ڵێی تازێ بەڵام هەندێک ڕێگەی تریشمان هەیە بە پێچەوانەوە بۆ ماوەی ساڵێکە وا هەستەکەی چەندین ساڵ ئەمە ڕێگەیە یعنی ئەمە ئەگەڕێتەوە بۆچی ئەم وڵی وەکتومەگەرتەوە بۆ نەوعێتی تەسمیمی معماری و ئینشایەکەی بەس لە ڕووی دیزاینەوە بۆ نمونە ئەندازیارێک تەسمیمێکەکە بەس لایانی جێبەجێکار ئەو کەسەی کە بۆ نمونە پێویستە ئەو پێکاتانی کە لە قیرەکە باست کرد بۆ من ئەو ڕێژانەی کە تۆ باست کرد لەوان لەو ڕێژانەیە بۆ نمونە ئەو ڕێژانە بەکارنێنێ خۆی ڕاستە ئێستا بڵێن زیاتر بەڵێندەران ئیشەکان دێدە بەڵێندەر بەڵام مەفروزە لایەنی سەرپەرشتیکاریشی خۆی بکە بە زەبتیکە بە بڵێندەرەکە بڵێ ئەو وابێ 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 و مواسەفاتە بێ هەندێک شت هەیە من ئێستا نازانم قیر لەکوێوە هێنن قیری شل ئێستا وازام ئەڵێن پاڵاوگە و مەسفا زۆرە لە کوردستان من نازانمەوانێ ئەڵێن هەندێکی تاجی قیرەکە ئایا قیرەکە بە مواسەفاتدا چۆن پێتم چوار نەوع قیرمانەیە قیری 40-50 پێڵێن و قیری 50-60 وەقیری 80 نەوعێتی کەسافە مەسەن 40-50 بۆ شوێنە گەرمەکانە بێ ڕقە کەسافی قیرەشلەکە زۆرە ئێمە زیاتر من خۆم لە هەشتاکانی شمانە کرد منتقی سلێمانی 60-70مان بەکارەهێنا ئەمان نرد هەم بۆ گەیارە هەم بۆ دۆرە کە قیرمان بۆ هات ئەمانوسی گرێدی 60-70 ئەو فحوساتە بە پێی فحوساتی مختبەریە نیدڵەکە چەند ئەچێتە خوارەوە چەند ملیم ئەوە ناکرێتە ئایا ئیستا ئەوەی دەرەکرێ ئایا ئێمە قیرمان لە گەیارە و لە دۆرە و باوەڕ ناکەم بۆ بێ لەوەی نازم بەم مەسفایانەی خۆمان دەرەکەن ئایا ئەو مواسەفاتەی تایەتێن نازانم چکە لەبەرەوە سەیرەکەی پاشان دێشۆنی ڕاستەکەی پاش ساڵە سەیرەکەی لەوانە قیری 100 بۆ 120 بێ قیری 120 بۆ پرایم کۆتە بێ بۆ ئاوڕشێنەکە بێ بۆ قیری نابێ خەباتە و بیگریتەوەوانە نارم وەزعکە ئالۆزە تۆ ناتوانانی هەموو شتێک مەسەن خەڵکی پێهین کەی و بڵێ ئەو وایە و ئەو وایە تاوان بارکەیت و بڵێ بۆ وای لێ هات و بۆ وای لێ هات عیلاقی بە وەزعکەوە هەندەسا علمێکی دقیقە و علمێکی تەطبیقیە و مواسەفات و محدداتی خۆی هەیە و جێبەجێش ئەکرێ هەموو هەندسێکە توانێت جێبەجێکە هەموو بەڵێندەرێک شەتوانێت جێبەجێکە بەڵام زروفەکە یارمەتیدەر نییە بۆ ئەوەی ئێمە بە دەقیقی هەموو شتێکمان بکەین کاک طیب ئەمە باسی خاڵێکی گرنگی تر بکەین لە ڕێگەوبانەکان بریتە لە درس بەڵێ ئایا چۆن درس ئەکەوێتە شەقامەکان و چۆن چارەسەرەکرێت دەرسی شەقامی دەرەوەی شەقامی کۆمەڵێ هۆکار هەیە یەکی لەوانە هەدەڕوتی چەولمەکەیە لەگەڵ پاکێتی چەولمەکە بە تایبەتی لەم ڕێزم لای غەسالاتی لای ئێمە زۆر بە پاکی ناشۆرێتەوە ئەوە یەکێک لە ئەسبابەکانە دوو وەکوتم نوعەتی قیرەکە دەرەجەی قیرەکە چەنە قیرەکە شلە تونە کەسافەی ئەو قیرە تەحدیدیەکە سێ لۆت و ریپیتیشن قورسایی زۆر تکرار بێتەوە ئەو قیرە ئەگەر مواسەفاتی تکامل نەبێت تەحملی ناکە لەبەرەوە درست دروستە بێ یا چاڵ دروستە بێوانەیە بینی و هینیش بەفر و باران جادە ئەبێت دایمەن هەموو مشەیەکی هەندەسی ئەبێت دایمە تو ئاوی لێ دوورخەیتەوە ئیسە ئەساسی بینا ئەگە ئاو بچێتە ژێرەوە درزە باوانە قیریش ئەگەر و ئاو بچێتە ژێرەوە یان لەسەری بۆستێ و ببێ بەفر شەو بیبەستێ بەیانی کە کردیەوە تایە بەسەر ڕای تەقێنێ درزە بە ئەبێت تەسمیمی ئەو مەختا عەرەزیە وا بکەی ئاو بەسەر جادەی قیرەوە نەمێنێ مەسەلەی ئاو ئاوەڕە ئەو بابەتێکی تری شەڵا ئەوش قسەی لەسەرەکەین ئەمە ئاوەڕۆ نێتەوە بارانە بارێ و
ئاوە بۆ سێ بەینەکەەوە بەسەر هینەکە بەسەرەن ساگێکی تایە سێرەکەی ئاوەکە ناڕوامێنێتەوە شەو لە سلۆپەکەی کەمە ئاوەکە ئاوەستێ لە هەندێک شوێن ناو شارایی بینی سێرەکە ئاوەوەستەیەکە ئاوەستێ مەنەیار مەختای عرزەکە بەڕێکی جێبەجێ نەکراوە ئاوەکە ئەی بەستێ ئەیتەقێنێ تۆ باسی شتێکت بۆ من کرد پێش ئێستا وتت هەندێک پرۆژەکان بۆ نمونە کاتێک یەکێک لە مەسئولەکان بە جادێکە ڕوا گڵە یەکسەر بڕیارە درێ ئەو جادەیە قیتاو کرێ یعنی لە تاو پەلەپەل ئەو شتانەی ئەو شتە خاڵە ئەساسیانی کە لە دیزاینە ڕەچاو کرێ ڕەچاو ناکرێت کەسە قیرەکە ئەکرێ خاڵێک نیە لەو کاک لوقمان ئێمە پلانمان نییە من پێتم وت تۆ کە شار دروستەکەی شارێک لە گەڕێکی تازە دروستەکەی ئێستا لە کەرکووک دەواازە دروست بووە باروتخانە دروست بووە پەنجالی دروست بووە خۆ نە ماستەر پلانی هەیە و نە تەسمیمی جادەیە و نەمەجارەوە خانوو کراوە ئەو کوردانەی کە دەربەدر کرابوون و دەرکرابوون نەکردن هەموو گەڕانەوە خانوێنی بەو پەلەپەلی خەڵک بۆی بڕاتەوە جگای خۆی و ئیداری کەرکوشتیان کاکە ئێسکان بچێکە بازن لێبێرە دوای شتێکیان بۆکەی ڕێکی خێنەوەمانە ئەمە تازە ئەو شارە نابێتە شار ڕێک نابێتەوە ئیلا بێ خانەکان هەموو بڕخێتەوە جارێکی تەسویم بکەیتەوە ئەمە ناکرێت زەحمەتە لە بڕوە لە سلێمانی با بڵێن تەسمیم ئەساسی هەیە یا هەندی ئەو کانی سپیکە و کانی کوردەوانە شار ئەنی دوای ڕاپەڕین خەڵک بەخۆی بە گوریس ئەرزیان تەوسیع کردووانە هەندی شت کراوە چار ناکرێت و ئیلا بێ ڕخێنی و جارێکی تر ئینکەیتەوە یا هەندێک شتۆک تۆڵی مەسئولێک پەلەپەلە لە ئەو کۆڵانە بۆ خیرتاوکەن کاکە ئەو کۆڵانە با هەنێ چەوی تێکەین با گرێدەرێکی لێدەین با بزانین کوترێتەوە ساتێکی بۆ بکەینێ نییە لەنا بەیانی قیرکە قیرێکە لەبەرەوە ناجح نابێت ئەو لای من نەموو جاری هێشتا ئێمە ئەومان نییە هەموو شتێکمان بە پلان بێت فەشار دروستەکەی تۆ گەڕێکی دوان دروستەکەی ئەبێ پێش هەموو شتێ شەقام و کۆڵانەکانی بۆ بکەین شەقام و کۆڵانیش مواسەفاتی خۆی هەیە محەدداتی خۆی هەیە بەڕێکوپێکی دوای ئەڵێەوە ئەرزەکانتان فەرموخانوو بکەن لای ئێمە ئەوە نەبووە تا ئێستا بەڕاستی ئەمەی کەوای سایی بینن کارێکی یەکجار گەورەیە و سەرفاتێک مەسروفاتێکی یەکجار زۆری تا سەرفەکرێت کە بە ملیارەها دینارە ئەوی ڕاستی بێ ئەم کارە بۆ ئەوەی بەو شێوەی خۆی و بەو ڕێنمای و مواسەفاتی کەوا ئێمە جێبەجێکەین وەک خۆی بمێنێتەوە پێویستی بە هەماهەنگی هەموو لایەنە پەیوەندیدارەکانە پێویستە هەماهەنگیە بێ لە بینی ئێمە و لە بینی هاتوچوا بەڕێبەراتی هاتوچوا لەگەڵ شارەوانی سلێمانیە لەگەڵ ڕێگاوبانە لەگەڵ هەموو لایەنەکانی پەیوەندیدار ئەبێ ئەم شوێنە بەڕاستی بپارێزرێ پاراستنیشی ئەکەوێتە سەر ئەستۆی هەموو لایەکمان وەک بەکارهێنانی ئۆتۆمبیل کە لە ڕێژەیە یاخود ئەو بە کێشەی کە دانراوە لەلایەن بەڕێبەراتی ئاوادانکردنەوە هیچ گەڵابەیەک و هیچ ترێلەیەک یاخود هیچ میکسەرێکی کۆنکرێت لەوە زیاتر بار نەکاو چونکەمە دیزاین کراوە بۆ بە تەحملی لۆدێک کە لەوە زیاتر ئەو سیارێ باری هەڵگرت بوو بێگومان تێکێدا وەکو بینیوتانە لەسەر جادە سەرەکیەکان کە داخڵەبی بە ناو شاری سلێمانیە بەڕاستی ئەیڵێم گلەییەکە ئەو تەنکەرانەی کەوایەت هیچی ستاندرد نییە هەمووی لۆدی زیاتر بار کردووە چ تەنکەری نەوت بێ بنزین بێ گاز بێ چ باری چیمەنتۆ بێ چ هەچ بارێکی کە بێ بەڕاستی ئەوە ئەیبینن بە چاوی خۆتان کە چی لەو شەقامە کردووە کە ئێمە بێ ساڵەها هەموو ساڵێک ملیارەها دیناری کە سەرف بکەین بۆ چارەسەرکردنی ئەمە خاڵی یەکەمە کە نابێ ئەو لۆدانەی کە دیاری کراوە لەلایەن بەڕێبەراتی ئاوادانکردنەوەی سلێمانیەوە پشتگوێ بخرێ یاخود بیترازێنرێ یاخود پشتگوێ بخرێ ئەمە کارێکی زۆر مهمە کاری دووەم ئەوەیە ئەبێ هیچ شتێک بەکار نهێنێ لەسەر ئەم جادە قیرانە دووشت یاخود ئەتوان بڵێم سێ بابەت کە یەکەم گاز دووهەم بنزین سێهەم نەوت ئەم سێ مادەیە نابێ بە هیچ شێوەیەک لەسەر ئەم قیرا بڕێژرێ زۆر جار بەهۆی بارودۆخی دارایی و لەبەرە و حەساری کە لە زمانی سەدام حوسێن هەمان بوو زۆر گەنج و لاو و کەسانی گەورەش دەستیان نابێت کاسبیەوەی کەوا بە دەبە بنزین و نەوت و گاز و ئەم شتانیان نەفرۆش لەسەر جادەکە بەڕاستی ئەوە زۆربەی شەقامەکانی وێران کردین چونکە دوژمنی سەرەکی قیر ئەو سێ مادەیە بێزگە لە مادەی شتیری توێنەوەر کە ئەیتوێنێتەوە نایەڵێ ئەو یەکگرتنەی کەوا ئێستا منەی کوتمەوە
ئەو شیە کاتەوە و نایهێڵێ. سێهەم بە هەموو جۆرێک زەرەر پێدان، بۆ نمونە هاوڵاتیەک خانوو دروزەکە ئەچێ بە بارەکەوە بەبێ ئەوەیکەوە وەستا و کرێکار بگرێ ڕێک بارە بلۆکەکەی بارە چەوەکەی لمەکەی ئەچێ ڕێژێتە سەرم قیرە ئەجا دوایی کە کۆشیەکاتەوە بە شۆفڵ کۆیەکاتەوە چێلەی شۆفڵەکە ئەکێشە بە قیرەکە زەرەری پێگەێنێ. ئەمە هەموو بابەتن پێویستە ڕەچاو بکرێ. هەرچەندە شارەوانی سلێمانی بەسپاسەوە بەڕێبەراتی هاتوچۆوە لەگەڵ ڕێگاوبان هەموو دەستمان قسۆتە ناو دەستی یەک بۆیکەوە ئەم شەقامانە بپارێزین، بەڵام لەگەڵەوەشە لە هەموو وڵاتێک لە جیهانە سەرپێکی کەر هەر هەیە، بەڵام پێویستە بەقەدەر سەرپێچەکەی کە کردوێتی تاوانە بکرێ بۆ ئەوەی کەوا کەڕەتەشکە هیچ هاوڵاتێک یاخود هەچ لایەنێک و شوێنێک گیر لەوە نەکەنەوە کە زەرەر بەم شەقامانە چکە بۆ خزمەتی هەموو لایەکمانە، بۆ خزمەتی گەورە و بچووکە، بۆ خزمەتی تەنانەت فەرماگەکانی تریشە، چونکە وەسیلەی گواستنەوەیە. کاک طیب بابەتێکی گرنگ لە ڕێگەبانەکان ئاوەڕۆ و مەنهۆڵ حەز دەکەم باسێک لەم بابەتەشکەین. وەک وتم ئاوەڕۆ لە ڕێگاوبانی دەرەوەی شار نییە ئاوەڕۆ، چکە ئاوی باران هەیە، بەس ئاوی بارانش سەرفە بێتە سەر شۆستەکان و لەوەچ دەرەوەی شەقامەکە. ئەمێنێتەوە ئاوەڕۆ لە ناو شارەکانە لە جادە سەرەکیەکان و کۆڵانەکان شا هەیە و ئاوەڕۆکان لای ئێمە بۆ دوو مەبەست بەکارێەوە ئاوڕۆی ماڵان بچێتە سەری و ئاوی بچێتە سەری. اینجا مەنهۆڵ شێوێ و مەنهۆڵانە بێ مشەبەکی هەبێ بۆی ئاوەکە بچێتە خوارەوە. بەڵام لای ئێمە تەسریحەی جادەکانمان لێژایی لەسەر پانی و حتا لە هەندێک شوێن لێژایی لەسەر درێژیش پێ پێڵێن پرۆفایل، ئەمەی کەمنەر لەسەر پانی زۆر دەقیق نییە، لەبەرەوە زۆر جار ئاوەکە ڕوو ناکاتە مەنهۆڵەکان. لە هەندێک شوێنی ترەمێنێتەوە وەکوتم تاسیرە کاتە سەر قیرەکەوانە، فمەفروزە ئەو جادانە وا بکرێ کە ئاوەکان تەسریف بێتە قەراغی جادەکەەوە بچێتە مەنهۆڵەکانەوە وردە وردە بزان هەر چەند مەتر و چەند سەد مەترێک و مەنهۆڵێدانێن بۆی ئاوی باران سەرفکە. ئەوە غەرەزی ئاوەڕۆی جادە و کۆڵانەکانە. زۆر باشە. من ئەمەوێت لێرە ئاماژە بە شتێ بکەم، بۆ نمونە کاتێک بۆری ماڵێک تر ئاوەڕۆ بێت یان هەر بۆ بابەتێکی تر بێ، بۆرێکە شکێت ناچارە بن کە لە دەرەوەی ماڵەکە قیرەکە هەڵکەن. دوایەوەی کە ئیشی خۆیان جێبەجێ کرد ئەچن یەکسەر قیرێکی قیر یەکەنەوە، بەڵام ئەو شێوازە نییە کە پێشتە دیزاین بێ بە تاسە. خۆی ئەوە تەمە لای ئێمە ولا هەموو شوێنێش ئاو خەتی ئاوی خواردنەوە خەتی ئاوی ماڵان و خەتی ئاوڕۆژ لە ژێر خۆڵایە. تۆ بڵێن بۆریەکی ئاو شکاوە یا شتێکەیە دێن جادەکە هەڵەکەن قیرەکە هەڵەکەن تێکەڵەکە هەڵەکەن دیش لە خۆڵەکەی تاگەنەوەی لای ئەمە حەفرێکن مەسن بە مەترێک کەنێ لمی تێکرد و دوای خۆڵی تێکردوێت ئەو هەڵکەن دوایی کە پڕێ ئەکەنەوە باش ناکوترێتەوە نەخۆڵەکە نەتێکەڵەکە نەقیرەکە. اینجا قەراغەکانشی کە جاران بە پاچ و خاکە ناز دەکرا خوار و خێچ دەرەچوو کە ئەیان کردەوە حادرێکێنن زۆر لەوە گەورەترا یا بە دەقاقەیە یا بە شتێک ئەیکوتنەوە یا هەندێک منە جاران بە بلۆکەیان کوتایەوە. ئەو کوتانەوەی وەکو کوتانەوەی ئەوەڵ نییە کە بە حادی لە کوتراوەەوە جادە و کۆڵان کراوە.
مەفروزە ئێستا هەندێک ئەجهیزەی بچووک هەیە دەقاقەی کارەبایی هەیە ئەوانە تر خەریکە وردەوردە پیا بووە یا ئێستا شتێکی تر هەیە قاتعی کارەبایی هێنن بۆ مۆلەیشەکە قرار خیرەکە ڕێکە بڕە نەبینی کە قیرتاوێکەوە ڕێک دەرەچێت جوان دەرەچێت بەڵام ئەکرێتەوە سەر کوتانەوەکە یا ئەوەی درزێک جێ نەهێنن لە شوێنێکەوە ئاو بچێتژێ ئاو بچێت ژێرەوە لە بەرەو کوتانەوەکەی باشنیە ئەمە ئەتە پێ یا قیرەکە زیاد تێکە وەڵەندەی خۆی ئەنیشێ ئەبێ بە تاسە ئتر تاسەکە چاڵیە یا تاسەکە بەرزیە ڕێک نایێنەوە وەکو لای چۆن ئەڵێن دەخوانە خواستە دیژە کە دەستێشیە 100 ساژ بیرە تازەکە خۆی لێ نایەتەوە لای ئێمە شوای لێ هاتۆ ئیشی جادە و هەڵکەندنی جادەوانە. ئایا پێویستە چی بکرێت بۆ ئەوەی شەقامەکانی ناوشار و دەروی شار هەم جوان بێ و هەم پاک بێ و هەم پارێزگاری لێ بکەین ئێمە؟ وڵای بە دەرەوەی شار پاکوتەمیز ضرورە تەبان ئەویش ڕێگاوبانی دەرەوەی شار ئەگەر تەسمیمەکان بە مەزبوطی جێبەجێ بکرێ ئەوە نەبێت چاڵی نابڵێن تەقاوساتی تیا بێ و قڕولیتە بێتە سەری و نەڕاتوەوانە ئەوە لە تەسمیمەکە غڵەتەیە ئەمێنێتەوە تۆ هەندێک جار سیارەیە شتێ فڕێدا گەڵا بەیە چەولمی لێکەوێتە خوارەوە لە سارێکی قیپەکێکەوێ ئەبێ ئەوانە دایمە فرەقی سیانە بێ پاشی کاتەوە و دوایی جادەیەکی تازەش ئەەکەی لە دەرەوەی شار وەکو بە کوردی ئەڵێ پەرێزت پاکە بێ دەور و پشتی جادەکە پاکەیتەوە خۆڵی زیادە نەمێنە من هەندێک شوێنە بین مەسەن لە جەزەرەی وەسەتی چەولمی تیاماوە خۆڵی تیاماوە نابێ بە جەزەرەی وەسەتەکەش وەکو جادە وەکو قیتاوەکە کە ئیتمامی پێدەی شۆستەکەش و جەزرە وەسەکەش عینی ئیتمامی پێ بدەی وە شۆستە زۆر زەرورە مستەوای منسوبی شۆستە لەگەڵ مستەوای منسوبی قیرا بێ ئینە ئیسا هەندێک شوێنەیە منەزانام قیرینێ و چەنەها کەس بەو حاڵەتە مردووە جای شوێنی وایەش قیرتاو کراوەتەوە بەڵام شۆستەکەی پڕ نەکراوەتەوە 20 سانتیمە نزمترە 10 سانتیمە نزمە سارە بە سەرعی یەک تۆز دەستی وەرەگەیچێتەوە وەرەگەڕێ چەنەها کەس بەوە مردووە من حتا مەسئولین هەیە مردن بەو حاڵەتە فەوانە زەرورە ناو شاریش من یەک ئینەیە ناو شار ئیتمان بە قیرە درێت ئیتمان بە شۆستە نادرێت بەس چەند مهمە ئیتمان بە قیرتاو بدەیت ئەوەندە مهمە ئیتمان بە شۆستەی بەرزی شۆستە بە ساندەر 15 سانتیمە بەڵام ئێمە شۆستەمانێ 40 سانتیم بەرزە ئەوە خراپە بۆ مناڵ بۆ پیاوی پیر بۆ حەوادث و ئینسان ئەگەر قاتێک لە بەرکاو بۆین باخ و خۆی ڕێک و کەشخە ئەومانایەکرێتەوەوانە بەڵام پێڵاوەکانی قوڕاوی بێ ناشرینە شۆستە وەکو هین وایە وەکو بڕی پێڵاوەکە وایە قیتاوەکەش قاتەکە بێ ئەگەر شۆستەکە جوان نەبێ جادەکە جوان نابێ ئەگەر شۆستە و جادەکە و پاک بێ ئینسانەکانش خۆیان ئیتمامان پاکێدەن بەڵام ئەگەر شۆستە و جادەکە و خۆی پیس و پۆخڵ و تاسە و ناشرین بۆ خەڵکەش گوێ نادا وەرەقە فڕادا جگەرە فڕێدا کلینیکس فڕێدا شتیکەوانە فەئەوا کێتە سەر تۆ چەند بە مەزبوطی ئەو جادەیە ڕێک و پێک چۆن ماڵەکەی خۆت کە مەمشاکە لە بەر دەرگای ماڵەوەیی بۆ بەردەرگای حوشە ئیتمامی پێدەی ئەینی ئەوەش شار ئەو جادانە هی خەڵکە هی خۆتە ئەبێ ئیتمامی پێ بدەی بە ڕێکوپێکی شارەوانی مەفروزە شۆستە و جادەکان ڕێکوپێک بکە ئەو وەختە بە ڕێکوپێکیش ئەو کە ناسانە ئەتوانن پاکیکەنەوە ئەو سیارەی کە تێن ئەتوانن هینەکان بپێچنەوە کاغەز و کەرتۆن و نایلۆن و ئەوانە شتێکی متەلازمە لە بینی تەسمیمی شار و شۆستە و جادە لەگەڵ بینی شێوازی پاکردنەوە و ئیتمامدانی خەڵکەکەش بە پاکردنەوە. کاک طیب حەزەکەم باسێک لەو گۆڕانکاریانە بکەین کە لە ڕێگەوبانەکاندا کراوە بۆ نمونە لە کۆندا چ ماستەر پلانێ بەکار هاتووە ئێستا ئایا گۆڕانکاری بەسەر وە دیزاین و ماستەر پلانەکاندا هاتووە؟
والله ئەکۆندا ڕێگاوبان تەڵان لە ئەو خەری تەفسیلی خەریتە و تەسمیم ئەوانە نەبووە. من لە هەندێک مؤەنسە کۆنەکانم پرسیوە مەسەڵەن فاریشە نەبووە بە تیرۆک و بە دار قیریان فەرش کردووە و ئەو تەبلیت کراوە بڵێن قیرتاو کراوە. بەڵام ئێستا دوای ساڵانی 60 و بە تایبەتی دوای ساڵی هەفتاوەوانەوە تەسمیمی جادە و ڕێگاوبان ئەکرێت لە عێراقا بە عام و لە مەنتیقی خۆشمان لە کوردستانە و ئیترە ئەندێ ئەو مواسەفاتەی عالەمیانەی کە لە هەموو عالەما پەیڕەوەکرێ لای ئێمەش پەیڕەوەکرێ، بەڵام ئێمە لەوانەیە لە جێبەجێکردنە ئەوەندەی دەقیق نەبین. بەڵام ئێستا تۆ خۆش هەستەکەی جادەوبانەکان بە عام بە شێوەیەکی عام باشە. مەسەڵەن ئەو جادەی دەربەنی خانکەلار لە پەنجاکانە کراوە دوای سەدەکە و ئەوانە، بەڵام ئێستێشە بینی حەوادسی مرورەوانەی تیا هەر ئەو جادە کۆنەی 6 مەتریەیە. ئێستا وا خەریکن پانیکەنەوە و جادەیەکی سایدێکی تری بۆکەنەوەوانە استیعابی ئەو حرەکەی سیارەی ئێستا ناکە. جاران لەوانەیە لە سەعاتێکە 2 سیارەیە 3 سیارە هاتچۆی کردبێت. ئاماژەت بە شتێکی زۆر گرنگکە ڕووداوەکانی هاتوچۆ. ئایا ڕووداوەکانی هاتوچۆ یەکێک لە ئەساسترین و هۆکارەکانی ئەو حادیسە و ڕووداوانە بریدینە لە ڕێگەوبانەکان؟ خۆی چەند هۆکارێکەیە بۆ ڕووداوی هاتوچۆ ئەگەر داعم بێ ئەگەر وەرگەڕان بێ. یەکەم سایقە، دووەم جادەیە، سێەم سیارەکە مەتانەتی سیارە، چوارەم کەشوهەوە. ڕێگاوبان بڕگەیەکی سەرەکیە. شتی وردەی ترشەیە مەسەڵەن تۆ لەوانەیە ئاژەڵێ ئاسکێ لە پڕ بێتە بەردەم سیارەیە حەوادس ڕووداوە، ئەوە ناکرێتە بڕگەی سەرەکی. بەڵام ڕێگاوبان ئینی سەرەکیە لە ئەبێ تەسمیمی ئەو ڕێگاوبانەوە بکەی کە سیارە و سایق بە ئیسراحەت بەرچاوی خۆی ببینێ و کۆنتترۆڵی برێک و لادان و پێچکردنەوە و ڕاستەڕێ و ئەوانە لە تەسمیمەکەیە بە مەزبوطی کرێ بەپی مواسەفاتی عالەمی. هەشمانە لە عێراقش و لە کوردستان. خاڵێکی گرنگ باسکەم لێرەیە کاتێک کە ماستەرپراوە دیزاین ئەکرێت، ئایا حساب بۆ ئاکرێت ئەو ڕێگەوەیە ئەو ڕێگەوبانە ئیتر چ بەقیر بێیان بە کۆنکریت بێ، ئەو لۆ دووستریسانەی کە لەسەریەتی بۆ ماوەیەکی زۆر ئەو ڕێگەیە بمێنێتەوە، چکە خۆمانە بین هەندێک ڕێگای هەیە کە دروست دەکرێت و بنیادەنێ پاش ماوەکی کەم کۆمەڵێک هەڵە و کۆمەڵێک غەڵەت و کۆمەڵێک لەو شتانی کە باس کرا یێتە سەر ڕێگەکە و ڕێگەکە تووشی بۆ نمونە خەلەلێک ئەبێت. کاک لوقمان لە هەفتاکانە لە عێراقا ئەستەندەری عێراقی و ئەستەندەری ئەجنەبیش بەکارهێنرا، هی ئەمریکی، هی بەریتانی، هی هندی، هەندێک مواسەفات هەیە عالەمیەوانە. بەڵام زروفی عێراق و کوردستان وهۆی شەڕ و شوڕ مەسەڵەن حەربی عێراقی ئێرانی، حەسار، ڕاپەڕین، حساری خۆمان، هەندێک شت هەیە لەوانەیە بەپێی ئەو مواسەفات وینە نەکرێ. مەسەڵەن من شتێکت بۆ بڵێم، من کە لە شارەداری هینم کرد فەحسی خۆڵەکەمان کرد، ئەم خۆڵە تەحەمولی چەندەکە و چەند تەبەقە تێکەڵەی تێکردن و چەند تەبەقە قیری بکەین کە تەحەمولی مەسەڵەن لۆری گەورە مەسەڵەن دەبابە بەبارەوە بەسەریا بڕوە. بەڵام حەربی عێراقی ئێرانی هەمووی تێکدا، هەندێک شێت پەلەپەلی تاکرد، هەندێک عەجەلەکە. ئێستاش لای خۆمان یعنی پلانێکی علمی بۆ بیناکردنی جادە بینا هەیە، بەڵام ئایا جێبەجێ کرێ؟ هەندی جار ئەکرێ، هەندێک جار ناکرێ. تۆ ئێستاڵی جادە هەیە مەسەڵەن ساڵێکی کرد دوایی لە هەندێک شوێنە ئەتەپێ، لە هەندێش ناگرێ. ئەوە علاقی بە پەلەپەل و فحوساتەوە هەیە. لای ئێمە ئەو پلانە نییە. مەسەڵەن زۆربەی جار قەنتەراوە قەنتەرەیە سەرێکی ئەم دیودی قەنتەرەکە ئینە بێت، چکە ئێمە حادلی بچووکی ئەوێ کوتانەوە ئەوێ فەحسی ئەوێ تۆزە ئینەوە. لێرە ئێستا ئیش بە مقاولات و ئەواناکرێ، مقاولەکانی ئێمە ئەو ئیمکانیەتە و ئەو حادلە و ئەو ئاوڕشێن و کوتانەوە مەزبوطە نییە. هەندێک چاش لەوانەیە لەبەر پەلەپەل چاوپۆشی لە هەندێک مواسەفات دەکرێت ئەو نوقسانیانە دوای جێبەجێکردن دەرەکەوێت. و من یەک شتی تر پێ بڵێم، من ئەو کتێبم دابێت یەک وتاریتایە لەسەر ڕێگای عەربەت. ڕێگای عەربەت کە یەکساید و حەوادسی داعم زۆر بوو. من لە چیشەوە ئەو وتارە نووسی تەقریرێکی
مرکزی شورتەی هینم خوێندەوە عربەت هی ساڵی 2007 و 2008 و 2009 بوو لەسەر عەدەدی حەوادیس و چەند حادسە ڕوویداوە چەند کەس مردووە چەند کەس بریندار بووە. ساڵی 2009 دو ساید بوو 2007 و 2006 یەک ساید بوو سەرەکەی عەدەدەکان وەکو یەکە. من چۆن وەکو مهندسی دیراسەیم کردەوە سەرەکەم ناحیەی معماری ئەم جادەیە غەڵەتە. ئێستا تۆڵی جادە معماریە لەوانەیە هەندێک خەڵک تێنەگا جادەش معماری خۆی هەیە پلان پرۆفایل قەوسی عمودی قەوسی ئوفقی لەوانە تێکەڵ و پێکەڵەکەیان کردووە غەڵەتیان کردووە ئیسە وەرگەڕاند دایمە ڕێگای عەربەت وەرگەڕان هەیە. ئەگەر منە حەزم کردبێ من ئەو تەقریر داواشم کرد لە جیهاتی معنی بتوانن لە هەموو جادەکانە ئەو مەرکەز شورتانەیە یان نقاتی مرورە حادسەیە کە ڕووەدا هەندێک ئەسباب هەیە ئەو ئەسبابانە بۆ ڕوویدا لە کیلۆمەتری چەنە چی سەبەبەکە بوو ئەبۆی جارێک تۆ درا هەموو حادسەیەک لە دەرەوەی شار لە ناو شاریش ئەبێت تۆ درای بۆ ئەم حادسەیە لەیرا ڕوویدا غەڵەتەکە سایقەکە بوو سیارەکە بوو جادەکە بوو کەشوها بوو باران بوو بەفر بچی بسەبەبەکەی ئەبێ دراسە بکرێوانە داتا کۆکیتەوە ساڵێک تۆ داتا کۆکڕ لەسەر حادسانە بتوانانی ساڵی ئایندە مەسەن هەندێکی حەلکەی یا هەندێک تەوجیهات بدەی سایق هەندێک ئیشارات دانێ هەندێک تاسە دروستەکەی ئەیتە بەچی حەلێکەکەی بەس جادەیە کە تەسمیمی معمارەکەی غەڵبویسە جادەی عەربەت ناحیەی ئینشایی زۆر ڕێکوپێکە هیچی نییە بەڵام ئەو جادەیە لە پردەکەی حاجیاوە دەرچووە لە فلکەکەی مەفرەقی قەراغ دەرچووە هەتا عەربەت لەسەر 200 لێ خوڕە چکە قەوسەکانی زۆر کراوەیە ئەم جادانە هەمووی بۆ تەسمیمی 120 کیلۆمەتر دین کراوە جادەی مرورسەری ئەتوانی 200 لەسەری بڕۆی چووکە هەردوو لای سیاجە و تەقاتوعاتی تیانە و ترەفیکی تیانە و ئەوانە بەڵام ئەم جادانەی ترکێسە لە بەنی شار و شارۆچەکانی ئێمە هەیە ئەوەی کە بە تەسمیم کراوە مەکزیمەم سرعەت 120 کیلۆمەتر لە سەعاتێکەیە بە پێی نسف قوتری قەوسەکان چی قەوسە عەمودیەکان بێ چی قەوسە ئوفقەکان بێ بەڵام تا چ ڕادەیە ئیلتزامەکەن بۆ هینانەوە ئەوە کەوێت سەر لایەنی جێبەجێکار و لایەنی ئیشرافکەین بکات.